ناوچەکانی دەوروبەری پریشتنەی پایتەختی کۆزۆڤۆیە کە دوای چەندی ڕۆژ لە باران و تۆفان لافاوێکی زۆر دروست بووە. لافاوەکە هێندە بەرز بووەتەوە کە ئۆتۆمبیلەکانی تێدا خەریکە نقم دەبن. باڵەخانە و خانووەکانی ژنهۆمی یەکەمیان پڕ بووە لە ئاو. لافاوێکی سامناک بوو. تا ئێستا شتی وا ڕوو نەداوە لێرە. ژێرزەمینی نهۆمی یەکەمی باڵەخانەکانی گرتوتەوە. زیانێکی زۆر بەر نهۆمی یەکەم کەوتووە. لافاوەکە زیانێکی زۆری گەیاندووە. دوو پرد لە باشووری وڵاتەکەی ڕووخاون و جگە لەوەی تیمی ڕزگارکردن بۆ هەندێک شوێن بڵاویان پێکراوە تا هاوڵاتیان ڕزگار بکەن. هاوڵاتیان دەڵێن خۆیان هەساون بە لابردنی زیانەکانی لافاوەکە و تا ئێستا هاوکاری حکوومەتیان پێ نەگەشتووە. بەداخەوە زیانێکی زۆرمان پێگەیشتووە. وەک دەبینن خۆمان هەوڵ دەدەین زیانەکان لا ببین. ڕەنگە حکوومەت بیەوێت هاوکاریمان بکات، بەڵام تا ئێستا هیچ هاوکاریەک نەگەیشتووە. وەک دەبینن ناتوانم ئۆتۆمبیلەکەم بێن مەدەرەوە بۆ چاو پێکەوتنەکە، چونکە ئاستی ئاوەکە زۆر بەرزە. کۆزۆڤۆ وڵاتێکی بچووکە و دەکەوێتە ناوەڕاستی دوورگەی بەڵقان لە باشووری ڕۆژهەڵاتی ئەوروپا. ڕووبەرەکەی نزیکەی 11,000 کیلۆمەتر دووجایە و دانیشتوانەکەشی تەنها 1,873,000 کەسە.